بەڕێز حسێن کنانی کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە بەغدا و میوانی ئێمە دەبن. کاک حسێن زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێش چلەی ئیمام حسێن بڕیار بوو کە چوارچەوەی هەماهەنگی شیعەکان لە دوای کۆتایی هاتنی مەراسیم و چلەی ئیمام حسێن دەست بکەن بە هەوڵەکان بۆ پێگەێنانی حکوومەت، کە گفتوگۆ و هەوڵ و هەنگاوەکانی چوارچەوەی هەماهەنگی شیعەکان دەست پێ دەکات بۆ ئەم بابەتە. خی گەورە و میهرەبان، سڵاو لە تۆ، سڵاو لە هەموو ئەوانەی کە لە ئێستادا سەیرمان دەکەن. لە ئێستادا لە دوای کۆتایی هاتنەوەی ئەو ڕێوڕەسمانەی بۆ چلاکێ کرابوو و کۆبوونەوەکان بە شێوەیەک ڕاگیران لەبەر ئەو ڕێوڕاسمە و لە دوای کۆتایی هاتنی ئەم ڕێوڕەسمانە ئێستا لە ئێستادا دەتوانرێت کۆبوونەوەکان دەست پێ بکەگرێ. لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەبێت کۆبوونەوەکان دەست پێ بکاتەوە بۆ ئەوی کە بتوانن کاندیدێکیان هەبێ و لێرەش بە هەمان شێوە دەبێت کۆبوونەوەکان برێت کە بتوانن هەمووان کاندیدێکی یەکگرتویانە بووە بۆ سەرۆکوەزیرانەوە باوەڕمان بەوە هەیە کە لە ئێستادا بە هەمان شێوە کوتلەی سەدریش دەبێت کاردانەوەی هەبێ لەگەڵ ئەم کۆبوونەوەانەدا کە بتوانن بێکەوە بتوان کارێ بکەن و ناکرێت لایەنی سەدرەکان بەم شێوەیە بەردەوام بن و ڕێگری بکەن لە پێگەێنانی حکوومەتدا. دەبێت کارێ بکەن و بتوانن حکوومەتێک پێک بهێنرێ بە سەرۆکاتی محەممەد شیع سۆدانی بە بەشداربوونیان بە بەشدار نەبوونی کوتلەی سەدری دەبێت خۆیان یەکلا بکرێتەوە و ئێمە وەکو خۆمان هەوڵ دەدەین کە بتوانین هێزێکی بەهێز دەبێنێ کە بتوانین لەم حکوومەتەی داهاتووتا کە دەتوانرێت پێک بهێنرێ بتوانین هێزێکی بەهێز دروست بکەین و بتوانین لەم کاتەدا کاری زیاتر بکەین بۆ لەو بارەوە. باشە، کاری زیاتر مەبەست لە چییە؟ چی دەکرێت؟ هەوڵ دەدرێت کە لایەنی دووهەم سەدریەکانن کە ڕێگری سەرەکین وەک باسی لێەوە دەکرێت لە پێگەێنانی حکوومەتدا هەنگاو بنرێت بەرەو گفتوگۆ لەگەڵ مەقتەدا سەدر؟ لە ئێستادا هیچ کارێکە لەلایەنە سیاسەکان لە بەردەستان نەماوە بگوت کەەوە هەوڵی زیاتر بدەن لەو ئۆلەوەی کە بتوان گفتوگۆ زیاتر لە یەکەکان دانوستانی زیاتریان هەبێت کە بتوانێت لەو ڕێگای حکوومەت پێک بهێنرێ. ئێستا کێشە گەورەکە لەوەیە ئەو خۆپیشاندانە کە کراوە کە ئەمە خۆپیشاندانێکە مافی هەموو مالەیە کە ڕێگری کراوە لەوەی کە دامەزراوەکان کارەکانیان وەساندراوە، وڵات کارەکانی وەسەندراوە، بۆیە بەشداری کردن لە حکوومەت و بەشداری نەکردن لە کاری سیاسی دەبێت ڕوون بێت و یەکلا بێتەوە کە بتوان گفتوگۆ لەو بارەیەوە بە بکرێەوە و هەمووان بەشداری بکەن لە پێگەێنانی حکوومەتدا. لە ئێستادا هەمووان ئەو نیازیان پیشانداوە کە دەیانەوێت بتوانن بەشداریەکی باشیان نەبێت لە حکوومەتی داهاتوودا و بتوانن بێکەوە حکوومەت پێک بێنێەوە. بۆ ئەگە بۆ نمونە باسی مەسلەی ئەوەی هەڵوەشانەوەی پەرلەمانێ بکەم و بە هەڵبژاردننی پێشوەختە و ئەمانە هەنێ بابەتی تر کە زۆرتر پەیوەندی بە چوارچەوەی هەماهەنگیەوە نییە، بەڵکو پەیوەندی بە هەموو لایەنەکانەوە هەیە. ئەوانەی کە لە ئێستادا پێشەلکاری دەکەن کوتلەی سەدری کە لە ئێستادا هەرداوای هەڵوەشانەوەی پەرلەمان دەکەن. من لێرۆ دێڵم چارەسەری کێشەکانی عێراق بە هەڵوەشانەوەی پەرلەمان نەبێت، دەبێت گفتوگۆکان لێسا دەبێت و بتوان هەمووان بەشداریەکیان هەبێت لە گفتوگۆکانەدا. لە ئێستادا تا ئەم داغەیە چوارچەوەی هەماهەنگی هەمیشە ئەوەی ڕوون کردوێتەوە کە دەیەوێت گفتوگۆ بکە لەگەڵ لایەنەکان و هیچ کۆبوونەوەیەکی ڕەت نەکردوێتەوە و تەنها ویستێتی کە بگاتە لەگەڵ هاوپەیمانەکانی لەگەڵ لایەنەکانی تردا کە بگاتە ڕێکەوتنێکی باش و لە پەرلەمان و لە هەموو ناوچەکانی تر لە چوارچەوەی هەماهەنگی لە ئێستادا ئامانجی نییە کۆت پەیوەندیەکان لەگەڵ هیچ لایەکە ببڕێ، بەڵکوێ لە ڕووی ناوخۆی و ناوچەیەوە کاری خۆی بکات. باشە، چوارچەوەی هەماهەنگی شیعەکان چاوەڕێیە کە مقتەدا سەدر وەکو حیزبەکانی دیکە بێتە سەر ئەو قەناعەت و باوەڕێیکە لەگەڵ تەشکیلکردن و پێگەێنانی ئەم حکوومەتەیە بێت و دوجار چاوەڕێ دەکەن کە سەدر ڕەزامەندی دەربڕێت بۆ ئەوەی هاوڕا بێت لەگەڵ حیزبەکانی دیکەیە. من
من باوەڕم بەوە هەیە کە لە چوارچێوەیە هەمە هەنگی بە هیچ شێوەیەک ئەوەی کە یەکلا بۆتەوە کە محەممەد شیع سۆدانی بە هیچ شێوەیە ناگۆڕێکە یەکێکە لە هەرە لە کاندیدەکانی بەڵێ کوتلەی سەدری تاکو ئێستا لەسەر ئەو ڕەزامەندی پیشانە نەداوە و دەمانەوێت ڕەزامەندی لە ئەویشە وەربگرن بەڵام کێشە گەورەکە لەسەر محەممەد شیع سۆدانی نیە بەڵکو ئەوان بە هەموو شتەکان ڕێک دەکەنەوە و هیچ کاتێک بۆ ئەو کارانی کە کردوانە شتێکی وا گونجاویان نەوتووە کە بگونجە لەگەڵ قسەکانیاندا ئێمە لێرەدا باز لە پێگەێنانی حکوومەتێکی نوێ دەکەن ئێمە باسی کەسایەتی ناکەین ئێمە باسی شتێکی بچووک ناسی باس پێگەێنانی حکوومەتێکی داهاتوو دەکەین هیوادارین کە لە هەنگاوی داهاتوودا ئەوانیش بتوانن بەردەوامە بێ چارچەوەی هەماهەنگیش بە هەمان شێوە هەوڵ دەدا لە گرنگی ئەم بابەتە هەموو لایەنەکان بگەێنێتەوە هیچ کاتێک پێشلکاری لەم کارەدا نەکردووە بۆ ئەگەی ببێ کاندیدێکی تریانە بێ ئەگەر بتوان گفتوگۆنە بکە بتوان کاندیدێکی ترە بێکە هەموو لای ڕێکبر ئەمانە هەمووی بە گفتوگۆ دەکرێت بەڵام ئەوەی کە من ئەوەی کە چارچەوەی هەماهەنگی بە هیچ شێوەیە کاندیدەکەی خۆی ناگۆڕێ لە ئێستادا لەگە هاوپەیمانەکانە ڕێکەوتنی کردو و لەگەڵ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی ئەنجومەنی و نوێنەران و هەموو لایەنەکانی تر بۆ ئەوەی کە بتوانن کاندیدێک بۆ سەرۆک وەزیران و بکرێ و دووە ئەوەتر پێگەێنانی حکوومەتی پێ بسێپێرە بەڵام کوتلەی سەدری تەنها لە ئێستادا لەسەر خاڵیەوەی هەڵوەشانەوەی پەرلەماندا وەوەستاوە یاخود هەڵبژاردننی پێشوەختە ئەمانەش دەبێت گفتوگۆی لەسەر بکرێ بۆ ئەوەی کە بتواندرێت جێبەجێ بکرێ باش. دەزانین کە لە ماوەی ڕابردوودا نێردی تایبەتی نێتەوەی گرتوەکان هاتە عێراق لەگەڵ حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان و حکومیەکان لەسەر ئاستی باڵا کۆبەوە لە بەغدا و ناوەندیش بە هەمان شێوە لەگەڵ هەمویاندا کۆبەوە پەیامی گەیاند کە پێویستە چی دیکە حکوومەت پێگەێنان دوانەکەوێت یعنی دوچار چوارچێوەی هەمانگی شیعەکان کە تۆپەکە لە ساحەکەیاندایە هەوڵ دەدەن نێتەوەی گرتوەکان ڕازی بکەن داواکەیان جێبەجێ بکەن بۆ پێگەێنانی حکوومەت بە زووترین کات یاخود لەگەڵ سەدردا لە بەردەوامیدا دەبن بۆ گفتوگۆ و بۆ ئەوەی کە بێنە ژێرباری سازان و پێگەێنانی ئەم حکوومەتە. لە ئێستادا ڕاستە دەتوانم بیر و بۆچوونی هەموو لایەنەکانی دەرەوەی عێراق بە بلازغارتیشەوە کە وەکو نوێنەری نەتەوە یەکگرتوەکان داوای ئەوە دەکەن کە حکوومەتێکی داهاتوو زوو پێک بێهێندرێت کە چاکسازیەکی تێدا بکرێت بە هەموو لایەنەکانەوە و هەموو ئەو حکوومەتی ئەغلبیەی کە سەدر دەیویست لەگەڵ ئەو هەمویان دانوێت حکوومەتێک پێک بێهێندرێت جاتر بە چه حکوومەتێ بێر جامە حکوومەتێکی زۆری نەبێ یا حکوومەتێک بێ کە سەدر داوای لێدا دەکات ئەمانە هەمووی تەنها لە پێناو سەقامگیری عێراقدادایە لە هەر ئێستادا هەچ کێشەیەک لە کاری سیاسی کاریگەری لەسەر هەموو لەدا دەکا و بە هەموو خۆش و کاریگەری لەسەر عێراق و هەوڵاتیەکانی تێدەکا بۆیە عێراق لە ئێستادا دەبێ هەنگاو بنێ بەرەو سەقامگیری و بتوانێت کارێ بکات کاریگەری ناوخۆی خۆی لەسەر ببێ و هەموو ئەو ناوچە بەڵێ لە ئێستا دەبێت گە لە نەتەوە یەکگرتوەکانیش لاوچەکانی دەوروبەری عێراقیش وڵاتانی دەوروبەری عێراقش داوا دەکەن کە حکوومەتێک پێبێندرێ بۆ ئەوی سەقامگیری لە وڵاتەکەدا نەشەوێ هێندرێتەوە بۆیە لە ئێستادا ئەوان لە ڕێگەی کۆبوونەوەکانیان و نوێنەرەکانیانەوە داوا لەوە دەکەن کە حکوومەتێکی عێراق بە زووترین کار پێک بێندرێ بۆی سەقامگیری عێراق بپارێزرێتەوە و بە بەشداریکردنی هەموو بێکە ئەمار الحەکیم هەر لە سەرەتای کۆبوونەوەکانە هەوڵکی ڕایگەیانوە کە بەشداریکردنی زۆرینە لە حکوومەتی داهاتووی عێراقدا شتێکی پێویست دەبێ بۆیە هەموو سەرکردەکانی چارچەوەی هەماهەنگیش تەکید لەوە دەکەنەوە. باش. بەر لەوەی کە بێمە سەر ئەو دانیشتنی کە وێنی ئەو دانیشتانی کە دوێنێ بڵاو کرایەوە محەممەد شیع سوودانی لەگەڵ بەشێک لە چارچێوەی ئەندامانی چارچێوەی هەمانگی شیعەکان و حیزبەکانی دیکەش لە نێویاندا بەڵام بەر لەوە دەمەوێت بزانم کە ئەمە تاقیکردنەوەیەک نەبوو بۆ سەرکردەکانی عێراق کە بەبێ دەزۆردانی دەرەکی و بە دیاریکایی بەبێ
ئەمریکا ناتوانرێت بە ئاسانی حکومەت پێک بێنرێت؟ من باوەڕم هەیە کە ئەگەر باس لە کۆبوونەوەکەی محەممەد شیا سودانی بکەین و لە شێوەی ناوچەوی و ناوخۆییدا بووە و شتێکی ئاساییە کە لە نێوان ناوخۆی عێراقدا بکرێ و زۆرینەی پەرلەمان لە ئێستادا لەگەڵ دەتێت و بیربۆچوونی ئەمریکا ژۆبەرەوە ڕوونە بۆ هەموو لایەکان و کووت لە سیاسەکانیش هەمویانە دەزانێن و سەبارەت بە ئەوەی کە ئەمریکا قوبوڵی ئەکایە خۆت قوبوڵی ناکا من باوەڕمان بەوە هەیە باوەڕمان وایە بە ئەمە لە ڕووی ناوخۆییەوە یەکدەنگی کۆکەینەوە ئەوان بە هەماژۆ بیربۆچوونەکانی خۆیان دەدەن و بەڵام ئەوەی کە ئێمە لەسەری هەمومان زۆری نەمان لەسەری کۆکین ئەوەی کە محەممەد شیا سودانی ببێتە سەرۆکوەزیرانی داهاتوو حکوومەت بەو شێوەیە پێک بهێندرێت و بۆیە هیچ پەیوەندێکی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ئەمریکاوە نابێ بەڵکو ئەبێت دەنگەکە لە ناوخۆی عێراق و لە نێوان ئەنجومەنی نوێنەرانەوە بێتەوە بە سەبارە بۆ کەسە بە ئەزمونونەکانی بە ئەو ڕێکارانی کە دەتوانێت بیکاتە بەر بۆ داهاتووی عێراق و ئەمانە سەرەتای دەستپێکردنی حکوومەتێکی نوێ لە ناو عێراقدا. بەڕێز کاک حسین دیارە من پرسیارەکەم بە تەواوی مەبەستم لەوە بوو کە ئەمە تاقیکردنەوەیەک نەبوو لەم جارەی پێگەێنانی حکوومەتی عێراقدا کە بەبێ دەزوەردان و ئاگاداری نزیکی ئەمریکا عێراق و سەرکردەکانی عێراق ناتوانن حکوومەت پێک بێنن. ئەمە تاقیکردنەوەیەک نەبوو بۆ سەرکردەکانی عێراق کە پێویستیان بە دەزوەردانی دەرەکی و ئەمریکا دەبێت لە تەشکیلکردنی حکوومەتە. لە کاریگەری ئەمریکا لە ئێستادا لە ڕۆڵی سیاسی لە عێراق و لە وڵاتە عەرەبیەکانە زۆر هەیە لە ڕووی ئاسی باڵیۆزەوە بێ لە ڕووی سیاسیەکانەوە بێ و ئەو سیاسەتی ئەمریکا بە ڕوونی بە هەموو شوێنەکانەوە تۆ دیارە بەڵام ئێمە باوەڕمان بەوە هەیە ئەو کاریگەریانی ئەمریکا لە پێنەو ئەگەر بەرژەوەندی عێراقدا بێ دەتواندرێ قوبوڵ بکرێ کە بتواندرێ چارەسەری زۆر لە کێشەکان بکرێ ئەگەر بێت و بتوانین لە ناوخۆ کێشەکان چارەسەر بکرێ ئەوە کاریگەری ئەوانیش زیاتر دەبێ و دەتواندرێ مافی ڤیتۆ بەکار بهێندرێکە بەڵام لە ئێستادا ئەوەی کە ئەمریکا کە بیێ بە زۆر حکوومەتێک لە عێراقداوێ ئەمە زۆر دوورە و قوبوڵ کراو ناکرێ بەڵام ئەو بیر و بۆچوونانەی کە ئەمریکا تاکو ئێستا هەی بووە ئەگەر لە ئێستادا وشەکەم ڕاست بێ هاوپەیمانان عێراقیش بە هەمان شێوە قوبوڵیان کردو و سیاسەتێک کە ئەمریکا لە ئێستادا دەوێت لە جێبەجێگە و لە بیر و بۆچوونەکانیان نزیکە لە بیر و بۆچوونی هەندێک لایەنە سیاسیەکان لە ناوخۆی عێراقدا و محەممەد شیا سودانی کە ئێستا یەکێکە لە کاندیدەکان زۆر قوبوڵ کراوە لەلایەن زۆرینەوە و من باوەڕم وایە لەلایەن ئەمریکا شەوە ڕەت ناکرێتەوە چونکە کەسایەتێکە گونجاوە بۆ ئەو پۆستە و هەندێک لایەن هەیە کە دەکرێت لەگەڵ ئەو بیر و بۆچوونەیەدا نەبێ وە چەند بیر و بۆچوونی ناوخۆیی و دەرەکیش ئەبێ هەبێ لەگەڵ ئەو بیر و بۆچوونانەدا نەگونجە بەڵام ئەبێ لە داهاتووتە ئەم بیر و بۆچوونانە هەموو یەک بخرێتەوە. دوا پرسیارم لەسەر ئەو دانیشتنەی دوێنەی محەممەد شیع سودانی خۆشت ئێستا تیشکێکی بچووکت خستە سەری ئەمە ئامانجی محەممەد شیع سودانیە بۆ ئەوەی لە داهاتوودا کۆبوونەوەی دیکە لەسەر ئاستی فراوان لەگەڵ تەواوی ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەنجام بدات و ئێوە چۆن لێکدانەوە بۆ دانیشتنی دوێنێ دەکەن کە محەممەد شیع سودانی لەگەڵ بەشێک لە ئەندامانی چوارچێوەی هەمانگی شیعەکان و هەروەها ئەندام پەرلەمانانی دیکەش لە هەرێمی کوردستان ئەنجامیدا.
ئەمە هەوڵێکی محەمەشیائی سۆدانی بوو لە ئەم کۆبوونەوەیە و لەوێدا ئەنجومەنی نوێنەران داوایان کردبوو کە کۆبوونەوەی لەگەڵ نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرەکە بتوان کۆکەکەن باز لە بەرنامەی حکوومەت بکەن کە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە بتوانن ئەم کۆبوونەوە بەیەکەوە بکەن و بتوانن لە ڕێگای ئەم کارەوە ئەم دەتوانن بڵام ئەم داواکاریە داواکارێکی ناڕسمی بوو بەس بۆ باسکردن بوو لە حکوومەتی داهاتوو کە بتوە بیر و بۆچوونی خۆی لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لەگەڵ سربەخۆکان سیاسەکانش بتوانن بیر و بۆچوون بگوازنەوە و باس لە هەندێک کەیس و مەلەفات بکرێ کە بتوانێت دەسەڵاتە یاساییەکان لە وڵاتەدا چۆن بەکاربێنێ و چەندین بابەت هەیە کە زۆر زۆر گرنگە دەبێ باسی لێوە دەکرێت کە وای لە ئێستادا ئەم چەقبەستوویە عێراق بەرێتە دەرەوە گفتوگۆی لێتا دەگوت چەندین کێشەی تر بە دوای خۆتا دێنێتە و ئەو مەترسیانەی کەوا ڕێگرن لەوەی کە کۆبوونەکانی ئەنجومەنی نوێنەران دەست پێ بکاتەوە پێویستە لە ئێستادا زەخت بکرێت لە هەموو لایەنە سیاسیەکان کە بتوانن ڕوبەڕووی ئەم کێشانە ببنەوەتەوە کە لەم قەیرانە و لەم چەقبەستوی سیاسیە بڕۆنێتە دەرەوە بەڵێ ئەمە زۆر زۆر زارورە کە کۆبوونەوە محەمەد سۆدانی لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران کە لەو ڕێگا بتواندرە کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانیش بە هەمان شێوە دەست پێ بکاتەوە و کە بتوانن بیر و بۆچوونەکان لەلایەن هەموو لایەکەوە قوبوڵ کراو بێت. بەڕێز حسێن کنانی کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون ڕاستەوخۆ لە بەغدا و میوانی ئێمە بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونیت ماندوو نەبی.